ناسەخامگیری سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان دۆخێکی سەختی کۆمەڵایەتی و ئابووری دروست کردووە کە ساڵ لە دوای ساڵ کاریگەریەکانی زیاتر دەردەکەوێت. کاتێک دۆخی سیاسی ناسەخامگیر دەبێت، ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووری وەبەرهێنان دەکەوێتە مەترسیەوە. ئێستا لە هەموو کات زیاتر هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی بە دۆخێکی ئاڵۆزی سیاسیدا تێپەڕ دەبێت کە زۆربەی سێکتەرەکانیشیان بەهۆیەوە پەکی کەوتووە. لە کێشەهارە گەورەکان کامڕۆ لە هەرێمی کوردستان هەیە نەبوونی استیقراری سیاسیە کەوای کردووە هەرچەند کوردستان وڵاتێکی دەوڵەمەند بێ و لە دەوڵاتە یەکەمەکەی دنیا بێت لە نەخشەی جیهانی نەوت و غازا، بەڵام وڵاتەکەی هەژار بێ موچەی پێدابین نەکرێت، خزمەتگوزارێ سەرەتایەکان دابین نەکرێت، هەلی کار نەڕەخسابێ، کەسدا نەمەزرێ، گەنجەکان هەمووی بڕۆنە دەرەوە. هەموو ئاڵۆزیانە بەهۆی نەبوونی استیقراری سیاسیە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ تایبەتی سلێمانیەکە لەو شارەی کە پشکی شێری بەرکەوتووە بەدەرلەوەی کێشەکانی هەرێمی کوردستان کاریگەری هەبووە. دوای یەکگرتنەوەی حکوومەتی یەکگرتووی هەرێمی کوردستانی لە 2006 زۆربەی زۆری بزنسمانەکان و بەرپرسەکانی ئێرەش گرنگیان بە هەولێردا و پرۆژەکانی هەولێریان زیاتر زیندوو کردەوە. ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی هەبوو. دەرەنجام وای لێ هات وردە وردامە کاریگەری خراپی لەسەر ئابووری سلێمانی داناوە کارکەوتۆتەوەی کابینین ڕۆژانە بەدەیان و سەدان گەنجولاوی ئەم وڵاتە بەرەو هەندەران دەڕوا لە بەرەوەی هەستەکان لەم شارەیە ژیانی نییە، هەلی کاری نییە. لەم دۆخە سیاسی ئێستا کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. جموجۆڵی بازرگانی و ئابووری وەبەرهێنان زیانی گەورەیان پێگەیشتووە. چەندان بازرگان وازیان لە کارەکانیان هێناوە و وەبەرهێن و سەرمایەدارەکان لە وەبەرهێنان دوور کەوتونەتەوە. لە هەمان کاتدا جوڵەی بازاڕیش بە تەواوی کەمی کردووە. ئەم دۆخەش بەوەی حیزب بەدەسەڵاتدارەکانەوە دروست بووە کە لە پێناو بەرژەوەندی تایبەتیەکانیان هاوڵاتیانیان کردووە بە قوربانی. بازرگانی و سیاست دووشتن کە دوورن لەیەک بە زۆر نزیکن لەیەک بۆ تەواوکردنی ئیشەکان و کارەکانیان. ئەمڕۆ ئەگەر بێت و باری سیاسی بەرەو باشتر و باشتر بڕوا و استیقرارێک دروست بێت و بتوانرێ مەسەن حکوومەتێکی ڕەشید دروست بکرێ هەم لە عێراقا هەم لە کوردستانی خۆمانە باری بڵێن ئابوووریەکە خۆی لە خۆی دروست دەکاتەوە و لە هەموو بوارەکانە چ لە بواری ئەوەدانیا بێت، چ لە باری خانوبەرا بێ، چ لە باری بازرگانیا بێ، هیچ تومەکی خۆراک بێ، ئیستیهلاکی بێ، هەر هەمووی بەرەو باشی ئەڕوا. ئەوەڵی هەر هەمووی باری سیاسەکەی. باری سیاسەکە ئیستیقراری وەرگرت، باری بازرگانی ئیستیقراری خۆی وەرەگرێ و بەرەو ئەشکەوێتە سەر سکە، بە سەراحەت بەکەوێتە سەر سکە و سکەی خۆی ڕاو مەشاکل کەمە بێتەوە. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ڕۆژانە شتی ناخۆش بیسرێ، ڕۆژانە باری سیاسەکە بەرەو چۆن ئەڵێ بەرەو هەڵاوسان، بەرەو ناڕەحەتی، بەرەو ناخۆشی ئەڕوا. ئێتەبان ئەشبێتە مای ئەوەی بازرگانیش بەرەو کزی بڕوا و بەرەو ئەوە بڕوا کە بازرگانی ڕۆژانە بەرەو کەمی بڕوا. کاتێک سیاست سەقامگیرە وڵات ئارام دەبێت، وەبەرهێنان زیاتر دەبێت و کەرتی ئابووری گەشە دەکات و سەرمایەدارانی بیانی ڕوو لە وڵات دەکەن، هەلی کار زیاد دەبێت و فشارەکانی سەرکەرتی حکومی کەم دەبێتەوە. لە کاتێکدا سەقامگیری سیاسی هێندە تایبەتمەندی باشی هەیە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم ئەم ڕاستیە بە هەند وەرناگرن و 30 ساڵە بوونەتە سترێس بۆ هاوڵاتیان و بازرگان و وەبەرهێنانیش. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.